ئەوەی کە من دەمەوێت بڵێم بەڕاستی ئەوڕۆکە کە کەسێک دەبێت بە بەرپرسی عائیلەیەک گەورەیەک خانەوادەیەک کە پێک هاتووە لە خێزان و منداڵ و کۆمەڵێک کەس بەڕاستی زۆر جاری وا هەیە ئاستەنجی زۆر قورسی دێتە پێشی ئەو ئینسانە فەو ئاستەنگانە چۆن یعنی عبورکە و بیپەڕێنتەوە بە شێوازێکی جوان تەعاملی لەگەر بکە و چارەسەریشی بکە لەوەی گرفت لە ناو خێزان دروست نەبی. بەڕێزان ئەوەی ئەوڕۆ لە کۆمەلگەی کوردەواری ئێمە ڕوودەدا بەڕاستی کارەساتە. یعنی تەماشا دەکەی نسبەی تەلاق لە ناو کۆمەلگادا زۆر بە تەلاق هەروەشێنتەوە، خێزان هەڵدەوەشێنتەوە، نسبەی زەواج زۆر کەم بووە کە خێزان دروستەکە. ئێستا تەماشا کۆمەلگایەک دەکەی تەلاقی هەر بەردەوام بەرەو زۆری بوو، زەواجیشی بەرەو کەمی بڕوە، کەواتە ئەو خێزانانە لە بەرامبەر خوتورەیەکی زۆر گەورەدانە، کۆمەڵێک گرفت دێتە پێش ئەو خێزانانە بەڕاستی. بۆیە بەرپرسیارەتی ئینسانە بەڕاستی کاتێک کە ئاستەنجێک دێتە پێش تەماشا قورئان و سونەتی پێغەمبەرکە صلی الله علیه وسلم ئەو گرفتە چارەسەر بکە و ئەو مشکلەیە لا بدا لەسەر خۆیدا، هەر لای کەمی ئەوەی لەسەر شانیتی جێبەجێ بکە بەرامبەر بە خانەوادەکەی خۆی. یعنی ئەگەر لەگەر خەڵکیشیدا پێ دەکرێ وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم کە فەرمووی بەلیغوا عنی وەلەو ئایەتەن، لێرە بەلیغوا فعلی ئەمرە، عنی لە جێی من تەشریفە، وەلەو ئایەتەن تەخفیفە، یعنی ئاسان کراوە ئینسانەتانی لە ماڵی خۆی یەک ئایە یەک حەدیث یەک ئامۆژگاری جێبەجێ بکە لەوەی سوود وەربگرن عائیلە و کەس و کارەکە و دەوروبەرەکەی. بەڕێزان و خۆشەویستانم، خوای گەورە کە لە قورئانە فەرمێ الطیبون للطیبات والطیبات للطیبین، یعنی تەماشا دەکە سبحان الله یەکەمین بەرپرسیارەت ئەوە جاری وا هەیە کە عولەما فەرمیانە دروست نییە ئافرەتێکی داوێن پاچی حیجابی ڕێک و پێک هەیدا بە کەسێکی ئینسانی فاسقی نوێژنەکەری خراپ دوور لە دین. تۆ وەرە بزانێ ئێستا یەکەم جار دامەزراندنی ئەو خێزانە لەسەر چ بووە؟ خوای گەورە فەرمێ لەسەر طیبات بێ، لەسەر شتی پاک بێ، جوان بێ، کەچی ئەو خێزانە لەسەر هەندێکدا پەروەردە نەبوو. وەقەدیمەنیش گوتیانە ما یبنى على الباطل فهو باطل، بەروەردێنێکی خراپ دەڕوا. کەواتە ئێستا ئێمە پێویستمان بەوەیە ئەوەل ئیش وەکو کەسایەتی و گەورە و لە ناو خێزان لە بەردەستماندا هەیە کاتێک کە خێزان دروست دەکرێت ئاگات لێبی، کاتێک کە خێزان دروست دەکرێت لەسەر دروستکردنێکی خراپ بینا نەکرێتن، گوناحی دەگا ئینسان ئەمام الله ڕۆژی قیامەت کە کەسێک بداتە ئینسانێک کە گونجاو نەبی. زۆر جاری وایە مراعاتی نەفسی ئینسانەکە بکەن، یعنی بەڕاستی گونجاوە ئینسان کاتێک کە هەموو ئیختیارێکە داتە دەست ئافرەتەکە و پرسیاریشی لە بۆ دەکا ئەگەر قەدەرێک لەلایەن خوای گەورەوە هەدا الحەمدولله، بەڵام ئینسان مقەسیر نەبی لێرانە. ئەو ئاستەنگە بپەڕێنی بەڕاستی وا لێ بکاتن کە خانەوادەیەک دەیەوێت دروست بی تەماشای بکە هەمووی لەبەری بەحەسێن و بزانن بەڕاستی و ماڵێکە پڕیجی لە ئینسانی دیندار و ئینسانی خواپەرست و لە خوای تەبارەک وەتەعالا نێزیکن ئەو ئینسانانە. ئەو حەدیسەی مامۆستا ئاماژەی پێکرد زۆر جوانە ئیدا جاءکم من ترضون دینه وخلقه. تەماشا کە بەڕێزان لۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دین و ئەخلاقی لێک جوایەش کردوتەوە، لەبەر چێ فەرمێ دینه وخلقه، لەبەرەوەی دین متعلقاتی ئینسانە هی خۆیتی چەند بە دینی هیچ تەئسیر ناکاتن بەڕێزان، بەڵام ئەفەرمێ خولوقی بەدڵتان بی، ڕەوش لۆ بەرامبەرەکەیە، ڕەوش لە بۆ خێزانەکەیە. ئەگەر ئەو ئینسانە ڕەوشتی جوان نەبوو، متعەسب بوو، ئینسانێکی خراپ بوو، کەسێک بوو لەگەر ئافرەتدا نەدەگونجا، ئەفەرمێ لێی نێزیک مەکەوە، ئەو خانەوادەیە دروست نابی، ئەو خێزانە چاکەی کە دەمانوێ باش دروست بی ئەوە دروست نابی و بەرکو بەرە و ڕێگایەکی خراپ دەڕوا. مستەفا سیباعی ڕەحمەتی خوای لەبی قسەیەکی زۆر جوانی هەیە، دەفەرمێتن هەموو ماڵێک کاتێک کە سەعادەت و خۆشی تێدابی ئەو گەنجەی لەو ماڵە پەروەردە دەبی دەستە دەڕێ دڵخۆشە. هەموو ماڵێک کە کاتێک خانەوادەکە و خێزانەکە مشکیلە و گرفتی تێدابی کاتێک دەچیتە دەرێ ئەو ئاساری بەسەر ئەو ئینسانەوەدا دیارە. خۆشتان بە تەجربە باش دەیزانن، بڕۆ ببینە ئەو ماڕی پڕیتی لە مەشاکل و لە گرفت و لە کێشە حتمەن لە دەرێژدا و ئینسانە دڵی زۆر مرتاح نیە و زۆر چاک نییە. لۆیە بەڕاستی بەڕێزان کاتێک پەروەردەیەک بێ کە خوای تەبارەک وەتەعالا دەیوێت کە پێغەمبەری دەیوێت صلی الله عليه وسلم. ئەخەر ئەگەر خانەوادەی خراپی عەرەب شعرێکی هەیە دەڵێ إذا كان رب البيت للدفء ضاربا فشيمة أهل البيت كلهم الرقص. ئەگەر کابرا لە ماڵێ دۆری لێ بدا عالەم هەمووی هەرە پەڕیەوەی لەوێندەرە. کەواتە دەبێ ئێمە کەسێکمان بەدەست بی، قورئان خوێن بی، دەست بەدەست نوێژ بی، ئینسانێکی ئیماندار بی،
کەسایەتێکی چاک بی و خاوەن خولوق و ڕەوشتێکی جوان بی بەڕاستی ئەو بربەستە دەپچڕێنی کە کچەکەی کە کوڕەکەی خانەوادە دروست دەکەن ئەو خانەوادەیە گرفتی لێ دروست نابی. دووەم شت بەڕێزان ئێستا ئەوڕۆکە تربیەتی منداڵ بەڕاستی گرفتێکی زۆری هەیە. زۆر خەڵکەیە یعنی ئەو ئاستەنگە ناتوانی بپەڕێنی. یعنی تۆ وەرە تەماشا ماڵی مسلمانان کە لەوی دیکە هەرگەڕێ ماڵی مسلمانان تەماشا کە بزانە کوڕەکانیان کچەکانیان لە ڕووی علومی شەرعیەوەدا لە ڕووی جلوبەرجیانەوەدا لە ڕووی هەرس و کەوتیانەوەدا توخوا تۆ لە ماڵەوەدا یەک دار بچینە و خزمەتی مەکە ئەو دارەشین دەبی یان وشک دەبی. ئەگەر خزمەتت کرد بەلا ڕێدا ڕۆی چی لێ دەکەی دارێکی لەگەدا دەنێ قەیمی دەکەی لۆی بەلا ڕێدا نەڕوە پاشانیش بەردەوام خزمەتی دەکەی ئەو دارەکە گەورە بوو سێبەریە بی و بەری دەبی و سوودی لەبوو هەموو ئەو ماڵە دەبیتن. ئەگەر وات نەکرد هێشک دەبی بەری نابی بێ ئیستیفادە دەبی لە ناو دەچی. بەڕێزان ئەگە دارێک لە دنیا داوابی ئەی باشە ئەتۆ منداڵێک کە پەروەردەی نەکەی کو دەتەوێت نەتیجەی چاچی هەبیتن. یعنی بەڕاستی سەیرە زۆر جاری وایە داکوباب گلەیی لە ئەولادی دەکات بەڵام جاری وایە گلەیی لە داکوباب دەکرێت پێشی ئەولاد. کوا تربیەتی ئەو منداڵەکە فێری کەی لە گچکەییدا زۆر بە جوانی لۆ خاتروێ بەلا ڕێدا نەڕوە بە ئاقارێکی غەڵەتدا تێنەپەڕی. تربیەتی منداڵ بەڕێزان زۆر زۆر ئەساسە ئینسانە بێ ئێتیمامی پێ بدا بەڕاستی. عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێ بی کە وەفاتی کردنەوە کوڕی لە پاشە خۆی بەجێت فەرمیان چت لۆ کردینە چیان لۆ بەجێ پارە خە توش هەر خواردی کرای دەمری فەرمووی ئەگەر پیاوی ساڵح بن کە من وان پەروەردە کردینە ساڵح بن والله یەتەوەلە الصالحین خوا ئاگای لێیان بەڵام ئەگەر ئەوانە لەسەر ڕێزکەی نەڕۆن کە من فێرم کردینە وەڵاهی پارەیان لۆ بەجینایە لەم بچن گوناحی پێ بکەن. یعنی سبحان الله یەکێک لە ساڵحینەکان دەجێرتەوە دەڵێ وەڵاهی کوڕێکی عومەری کوڕی عەبدولعەزیزم دیت لە یەک ڕۆژدا 1000 ئەسپی مجاهد فی سەبیل الله نارد بە هەموو عیتادەوە هەلەو ڕۆژە کوڕێکی عەبدولمەلیکم دیت کە بابی پارەی زۆر لۆ بەجێش بدەرۆزەی دەکرد. ئەگەر خوا بەرەکەت بێختە منداڵێک جێگایەک کە تربیەتێکی جوانی درابی ئەخلاقێکی جوانی فێرکرابی ئەو ئاستەکە بپەڕێنە. بەڕێزانم منداڵ لە گچکەییدا حافیزەی بە قووەتە تەرکیزی باشە ئەخلاق جوان فێر دەبی ڕەوش جوان فێر دەبی قسەی زۆر چاک فێرەبی حیفزی بە قووەتە هەموو شتێکی پێ دەکرێت تۆ لەو گچکەدا هیچی لۆ نەکەی کە گەورەبووی بەتەماوە چ لۆ بکە. کەواتە لۆی بەڕێزان ئێمە پێویستمان بە چییە بەوەی هەیە باوچێک کاتێک کە یەک منداڵی شێبێ بەس پەروەردەیەکی جوانی بکە دوو منداڵە پەروەردەیەکی جوانی بکە. مەگەر پێغەمبەر نەیفەرمووی صلی الله علیه وسلم ئەگەر کەسێک دوو کچیان دوو خوشکی هەبی هەتا گەورەیان دەکات تربیەتیاندا بیان نێرتە ڕێگەی خۆی لە ڕۆژی قیامەت سەترێک لە بینی ئەو ئاگری جەهەنەم دادەندرێ ئەو پیاوە ئاگری جەهەنەم نابینی تا بستەوێن دەر لۆ چکە دوو منداڵی تربیەتدایە کە کچن. خەڵک لە کوردەواری زۆر مەرەقی کوڕە یعنی ئێوە دایمەن کوڕی ببی مع العلم لە هەموو حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەزڵێک نییە بیداتە کوڕ دەڵێ ئیلا ئەوەی کچی بەخێوکە ئەو ئەجری هەیە لە کردخوا خوشتی بەخێوکە ئەو ئەجری هەیە لە کردخوا هی کوڕش بێ ئەجر نییە. بەڵام ئەوانەی حەدیثەکان هاتوون دەربارەی هەمووی زیاتر ئەو تەرەفەیە. لەبەرەوەی بەڕاستی ئێمە پێویستمان بەوە هەیە بەڕاستی تربیەتی منداڵەکانمان جارێککەی عادە نەزەری لۆ بکەینەوە. من مەقالەیەکم خوێندەوە زۆر پێی معجەب بووم هی ئافرەتێک کە خۆی کردبووی بە مەقالێ عنی شتێکی جوان بوو دەڵێ جارێک چوم لە دەرگەی ماڵێکمدا برادێکم بۆ ڕەفیقێک بۆ ئافرەتێک بوو دەڵێ دەرگەی کردەوە ئاوا قسەم لەگەر دەکرد منداڵەکە هاتە کنداچی منداڵێکی گچکە زۆر گەورەش نا هات گوتی دایە گوتی ها گوتی قەسرێکی لە بەهەشتێ دروست نەکەی دەڵێ من زۆرم گوتی با دروست دەکەین ئێستا دروست دەکەی دەڵێ ژەروا لێم پرسی لە بۆ سوعبەت یعنی دام قەسر کو دروست دەکرێت لە بەهەشتێ خەو منداڵە بووە چ دەڵێ گوتی ئەم فێرم کردینە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ ڕۆژێ 10,000 قل هو الله احد بخوێنێ حەدیثەکەی صحیحە خوا قەسرێکی لە بەهەشت لۆ دروست دەکات. گوتی ئێ باش گوتی بڕۆچی پێچوو منداڵەکە هاتەوە گوتی دایارە قەسرەکە دارخورمای لە دەورەی نەچینین گوتی باشە دارخورما کو دەچین گوتی پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم فێرم کردینە هەر کەسێ برێ سبحان الله وبحمده خوای گەورە دارخورمایەکی لە بەهەشت لە بۆ دەچینی. باشە ئەو منداڵە هەر لە گچکەییدا قەسر دروست دەکات دار خورمایەچینی تەرتیباتی دەکات چییە تربیەتی دایکەکەیە تربیەتی ئەو منداڵە گەلە بە جوانی دەدا. مەگەر بەس تەماشا عولەمای قەدیم کەن ئەگەر تەئەسیان پێوە بکەین لە ڕابردوودا کە ئەوانە چیان کردووە چێ وای لێ کرد ئیمامی شافعی لە 9 ساڵیدا هەموو قورئانی لەبەرکە بڕۆ تەماشای کە دایکی بچکە ئیمامی شافعی بە یەتیمی بەخێو بووە. باشە چێ وای لێ کرد موەطەئی ئیمام مالک لەبەرکە نێزیکەی 1900 حەدیثە
بە ئەثەرەوە کە تێیدا هاتووە کاریگەری چی لەسەر بووە دایک تەماشا ئیمامی ئەحمەد کە چێ پەروەردەی کردێ دەڵێت دایکم عمرم 10 ساڵ بوو دەیبرد بە نوێژی سبەینان دەیگۆ نەشێوە کوڕم هەتا ڕۆژی شەردێ گوێ لە عولەمایەکان ڕابگرا و موسنەدەی ئێستا لە بۆ ئێمە بەزی هێشتووە بەڕێزان ئێمە ئەگە بمانەوێت تربێتی منداڵ بدەین با لەو قالبە تەقلیدیە تێپەڕین یعنی وا لێ بکەین منداڵ مەدرسە پەروەردەیکا وا لێ بگەڕێن کۆران پەروەردەی بکە وا لێ بگەڕێن تەلەڤیزۆن منداڵمان لە بۆ پەروەردەکە ئەی ئیشە و ئینسانە چیە لەو ماڵە مەگەر پێغەمبەر نەیفەرمووی صلی الله عليه وسلم کە لە صحيح ابن حبان والسنن نسائي كبرى هاتوا فرمي إن الله سائل يوم القيامة عن كل ما استرعاه أحفظ أم ضيع حتى يسأل الرجل عن أهل بيته هرچی لبردستی دانه خوای گەورە ڕۆژی قیامەت سوالی لێ دەکا حتا لێی دەپرسی خوای گەورە فەرمی ئەو خانەوادەی لەبەردەستی توم دانا چت لێ کرد فەوتاندت یان پارێزگاریت لێ کرد پارێزگاری بۆ کرێ ئەگەر پێغەمبەر فێرمان دەکات صلی الله علیه و سلم منداڵەکان لە 7 ساڵی فێرە نوێژکەن و لە 10 ساڵی ئەگەر نەیان کرد لێشیان دە لێدانی تەئدیب و تعلیم ئێمە گەر کەسێکمان هەیە زۆر جاری وا هەیە ئەو حەدیثانە وەکو خۆی تەطبیق کا کە پێغەمبەر وای فەرمووە صلی الله علیه و سلم یا کە منداڵەکە گەورە دەبی دەڵێ نوێژێ ناکا تو لە گچکەی فێرت نەکرد ئەو ئێستا نازانی فاتحە بخوێنی لەسەری قورسە هەر شتی دیکەی فێر کرایە جالوی بەڕێزانم بەڕاستی ئەو خاڵەم پێ زۆر گرینگە خاڵێکی تر بەڕێزان یعنی ئاستەنگە لەبەر گەورەکانی کە لە بۆ خانەوادە هاتوونەتە پێشەوە زۆر جاروەیە کاسبی حەڵال ئەوڕۆ کە لە ناو کۆمەلگا زۆر کەم بووە خاڵەکان بە سادەی باز دەکەم بەس بەڕاستی مەبەستمە لۆ خۆم و لە بۆ بەڕێستان سوودی لێ وەربگرن یعنی لۆیە بەو زمانە ئاوا بە سادەی قسان دەکەم پێم خۆشە ئینسان ئیستیفادە بکاتم بەڕێزان سعدی کوڕی ئەبوو وەقاس هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی یا رسول الله ادعو الله أن يجعلني مستجاب الدعوة خوايا يعني دعام لو بكي پیغمبري خوا صلى الله عليه وسلم هر دعايكم كر خواي گورا قبولك فرمي اطب مطعمك تكون مستجاب الدعوة خواردني حلال بخو هيز دعايك ردنا بيتوا هيز دعايك ردنا بيتوا ما دام خواردني باقدي لسلفي صالح رحمتي خوان لبي من ضالكان گورا كان گچكا كان خيزانه كان هموي وا پرورده كرابون كبياوه كاس ودر لبو ايش كردني دايقو يا ابتا نصبر على الجوع ولا نصبر على النار إياك أن تقول أنه حرام بابا صبر أقرين لسر برسيتي بس والله صبر ناقرين لسر أقري جهنم رجاك إن كرا آقاد لبي خواردني حرام ما در خوارد ندي مالك حرام بدر خوارد ما ندي پیغمبر نافرمي صلى الله عليه وسلم لصحيح مسلم دا كابرا دستي برز دكاته يا رب ومطعمه حرام وملبسه حرام ومشربه حرام وغذي بالحرام فأنا يستجاب لذلك كابرا نانو او جلو برجي هم حرام بخواكو جوابي دعايا كيدا داتوا ايوا اقصي يوروك زور جان انسان ديكا ضل دعاء كم من ضال كلام صالح به باشا دعاء ذاك من ضال صالح به والله ناني حلال يا ددي اوروكا يا اوروكا او ناني وري دغري هم حرامه بريزان لو بيستمع عاد نظري خو ممكن زين شد خوين اگر او خواردنا حرام بو بزانا او من ضالانه شد وادرنا شد وكويتو دتوي او دعاء شد بو شواز قبولنا بكاتيك تو ديكي سعيدي نورسي ليدا جرنو رضا ورحمه خوای لبی لګس کیدا من دال بو لمکتبه ضل درسي زور زول بردك ما مساك في سير بو جمع الجوامع يان داخل جمع الجوامع زور قرص اخر مرحله لملاياتي داخلين قلت عند تواني لبركي قلت بالي سروجي شانلو داناتو مدرسه سعيدي نورسي جمع الجوامع بكامل لبركرد وحفظ كردو ما مستاك زور تعجبما ابا ما لبرناكري ما مستاي او طلبين يستو من على او جمع الجوامع كله بركرد آخر مادة لملاياتي دخندري يعني زورش قرصة جاري وايا ضميري شي هي سيفر قري ودوايا وزاد بينيوا زور اول بركه ضل ما مساك سردان شمال يعني بزانم او من ضاله لشي پرورداك ري وشي ادريتي تماشاك داك بابا شي فقيري هي داك كي يقصي كرد بابك شي يكتصرف نشان دا او من ضاله او هدرتي داك كي قلت امن هتا استا او من ضاله دائما دزنويش شوم او زاشيرم دايته بقت كي او ها پرورده بكرديا خول شرع دايستا قد تماشاكي سنت نيا افرد دزنوشي بشوا زاشيري بداته من ضالي بلام عائليش هم باكن ضلي ببي دزنوشير من داوته او من ضالي كباب ياتو تماشاكا سيري لقر خوي دينتو وسيري هيا دوي سيركاني بستايا ضلي زورم في سير بو اولو بستايته قلت او سيرانا كالري دينوا قن بوشتي عالم لسريت ساندرا اگر بيخون دبتا قوشتو دبتا الشير
وە شیرەکە دەدۆشن ئەو منداڵە دەیخوا پەروەردەیەکی خراپی لێ دەردەچی کە حەرامی خوارد. تۆ بەڕێزم بەس تەماشا ئەو عادە دوورە بکە. یعنی وەرە ئێستا ئینسانێک بینە ئەوها فکری لێ بکەوە لەوانەیە ئەگەر ئینسانێکی بە حساب مسەقف و تێگەیشتی بینی گەمەی بەو شێوازە بێتن. بەڵام بڕۆ تەماشاش بکە وەڵڵاهی ئەو کەسانێ حەڵالی دەخۆن منداڵیشیان ساڵح دەبی. خوای گەورە لەومان باسەکە لە قسەی ئەو منداڵێکە پێغەمبەر موسا لەگەر خەضیر بوو دەفەرمێتێ خوای تەعالە باس دەکە وەکانە ئەبوهما صالحا ماڵەکەیان لێو پارێزرا لەبەرەوەی بابیان پیاوێکی ساڵح بوو. عەبدوڵای کوڕی مەسعود ئەو ئایەتەی دەخوێندەوە مجارێ شەو نوێژی دەکرد دەیفەرموو وەڵڵاهی نیەتم هەیە بۆ نمونە 4 ڕەکەعات شەو نوێژێ بکەم بەس کوڕم لە بەخاتری ئەنگۆ 8 دەکەم لۆی ئەمن ساڵح بم سەلاحی من لە بۆ ئەنگۆ بێتن. ئاگاتان لێبی منداڵەکان کە ساڵح دەرەچن بەواستەی ئەوەی ئینسان بەڕاستی حەرام نەخواتن لە حەرام بە دوور کەوتەوە. ئەفەرێکی جوان هەیە دەڵێ ئەگەر شەیاطینەکان خڕبنەوە بستەکە شەیطانی گەورە فرانکەس قەت دەرەقەتی ناین چی لە بەرامبەر بکەین دەڵێ دەرێت تەمەشا خواردنی کەمزان چ دەخوا. ئەگەر بەس گوتیان حەرامە دەڵێ لێی گەڕم باڵ و خۆی عیبادەت کە هەمووی بەلاشە نوێژێ دەکا خواوەری ناگری عیبادەتی دەکا خواوەری ناگری بە ڕۆژی دەبی لەسەر حەرام فتارەکاتەوە جل و بەرجی لەبەر دەکا هەمووی بە پارەی حەرامە. ئەگەر حەرام بوو دەرێ لێی گەڕێ هەر دەستی لێ مەدەن باڵ و خۆی شەو ڕۆژ عیبادەت بکە. شەیطان دەرک بەوە دەکا کە ئینسان حەرامی خوارد بەڕاستی لەسەر حەرامە پەروەردە بوو بەرەو ئاقارێکی زۆر خراپ دەڕواتن. لێ بەڕێزان بەڕاستی ئەو ئاستەنگە بپەڕێن دائیمە لە دوو کاسبی حەلال بن چاوتان لە حەرام نەبی ئەو ئینسانەی بە حەرام پەروەردە دەبی ئیلا بە ئاقاری ڕێگەی غەڵەتدا دەڕوات. نوقتەیەشتر بەڕێزان کە زۆر گرینگە ڕێگەکانی گوناحکردن بپچڕێنن. ڕێگەکانی گوناحکردن ئەوە یەکە لەو ئاستەنگانەی کە تووشی خانەوادە دەبی بەڕاستی زۆر جاری وایە بڕۆ تەماشاکە منداڵەکانی تا شەوێ درەنگ نایێتەوە تەماشاکە پیاوەکە خۆی تا شەوێ درەنگ نایێتەوە پیاوەکە خیانەت لە ژنەکەی دەکات ژنەکە خیانەت لە پیاوەکەی دەکات. بەڕێزان ڕێگەی گوناح بپچڕێنە بەس لە خوا بترسا وەڵڵاهی لە عەبد مەترسا عەبد چینیە ڕۆژی قیامەتە ئەو قاعیلەی دانیشتن ئێستا چێ توانی دەستی برن کا پاش 100 ساڵیت کە دەمینێ با تەمەنی دیکە 100 ساڵ بی ئێستا لەوانەیە 100 بە 50 ساری دیش ڕازی بێگە بە کەمتریش ڕازی نەبی وانە دەی باشە کە ئەوها ڕازین دەچینەوە لای ڕەب العالەمین توخوا حەیف لێ ئینسان ژیانی پڕبی لە گوناح و خیانەت و درۆ یعنی ئەو ڕێگانەی کە گوناحن نەیتوانی بوو وەکو سەرۆکی عائیلەیەک خۆی خێزانەکەی منداڵەکانی کە پەروەرداکە لەسەر ڕێگەی حەرام نەبی. گەورەترین گرفت ئەوڕۆ لەناو کۆمەلگادا و ئەنتەرنێتێ بەڕێزان سێ بەشی گرفتەکانی دێتە لای ئێمە هەمووی لە ڕێگەی ئەنتەرنێتەوەیە کە ئافرەتێکی داوێن پاکە بووە بەداوێن پێش لە ڕێگەی ئەنتەرنێتەوەیە ئافرەتێکی حیجابە بووە بە سافرە لە ڕێگەی ئەنتەرنێتەوەی تەماشا دەکا. بڕۆ ببینە ئافرەتێکی مولتەزیمە صاحب دین و ئەخلاق و ڕەوشت و نوێژ و ڕۆژی هەمووی تەرک کردیە لە ڕێگەی ئەنتەرنێتەوە. هیچ ضروریش نییە لە ژیانی ئینساندا بەو ئاستەی ئێستا کە هەیە فائیدەی لێ دەکرێت بەڵام سیلاحی ذو حەدەینە خەڵک زۆری لۆ خراپە بەکاری دەیدی با ئینسان ئاگای لێبی لە ماڵی لە منداڵی لە خێزانی بە ئاقاری غەڵەتدانەڕەوە ئەستەنگە بپچڕێنن. ئینسان لۆندە پەروەردەبی لەسەر شتێکدا کە تەقلید بی دائیمەن زەرەر بە عائیلەکان بگەینی زەرەر بە ماڵەکان بگەینی زەرەری سەحیان پێدەگەینی زەرەری دینیان پێدەگەینی زەرەری ڕوحیان پێدەگەینی. ئێستا ئێمە کە ئەگەر تەماشا بکەین پیاوی ساڵحمان لەناو کەم بووە سەبەب چییە؟ باوەڕ بکەن یەک لە سەبەبە هەر ڕئیسیەکان بە مامۆستا و بە مەئموم و بەوانەی کە گوێگریشن فەقەت ئەنتەرنێتەکەیە. گوناح هاتووەتە ناو ماڵی ئینسان بەڕێزان. پێشتر مامۆستایەک وتارێکێدا جمعەگلۆ جمعەش کە تەئسیری دەکرد ئێستا وتارێکە دەی ئەگەر 2 سەعات تەئسیری لێ بکە ئەگەر لەسەر یەک کردەوە تەئسیری بکە پاشان کە مەواقعەکانی کردەوە ئەوانە هەموو مەسعەکاتەوە ئەوانە هەموو لە مێشیە باتە دەرێ ئیدی ڕاستی خراپ دێتە جێ ئەو ئینسانە. جالۆی بەڕێزان بەڕاستی ئێمە پێویستمان پێ هەیە وەکو ئەو پیاوانەی قەدیم پەروەردە بوون لەسەرەوە حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ورجل دعته امرأة ذات حسن وجمال فقال إني أخاف الله من لخوا ترسم مەزانی چەند گەورەیە یەک ئافرەت بانجی کە بڕێ من لەخوا ترسم ڕێگەی خراپە قەپات کە باشنەکە ئاگای لێیان ئاگای لێ نییە بەڵام ڕۆژی قیامەتێ بەڕێزان ڕەبیعی کوڕی خوسەین باشترین ئافرەتیان ناردە لای لۆ خاتری وەی لەسەر ڕێگا لای بدا بەس ئەو هەدم و چاوی کردووە گۆ مانجی چاردەی ئەو ئافرەتە حتا بە موافقەی مێردەکەی کە ناردووبیان کە جائیز نەبوو مێردەکەی گۆ کەسێک ژنی من ببینی کەس ناتوانی بەرامبەری ڕابوەستی کە خۆی نیشاندا بەس گوتیان دێ پرسیارت لێ دەکەم کە خۆت پیشانی مندایە فەرمووی چییە
فەرمووی تو ئەو خودایە ئەوەی لۆی هاتی ئەگەر ئێستا مەلەک المەوت ڕوحمان بچێشی پێت خۆش بوو ببا کە کاری خراپە بوو لە بینیان گوتی نە فەرمووی ئەگەر کوێ ناو قەبر پێت خۆشە ئاوا بینە پێشت نەکیر و منکر سوالت لێ بکەن بڵێن ئەو ئیشەشت لۆ کرد فەرمووی نە فەرمووی ڕۆژی قیامەتدا دەفتەری ئەعمالتاندا دەستی پێت خۆشەوەی تێدابی فەرمووی نە فەرمووی ئەگەر بەرامبەر بە خوا ڕاوەستای لە ڕۆژی قیامەت ئێمە مسلمانین یەقینمان هەیە بەرامبەر بە خوا ڕاوەستین ئایا پێت خۆش بووە ئەو فعلە ڕوویدا بە فەرمووی دە تۆزێک فەرمووی لە خوا بترسە بڕۆ تۆ بڕۆ ڕێگەی خۆت و مشتی دەسمە ڕێگەی خۆم لە ئاخیریا تەماشاکە ئەو ئافرەتە سبحان الله دەڵێ بوو عابدەك پیاوەکەی دەیگۆ لقد أفسد الربيع علينا كانت عروسا في كل ليلة فصارت راهبة بقسەی ئەو پیاوە بەس ئەوەندە کاریگەری لێ کرد دەیگو هەموو شەوێ بوو کەک بوو لە بۆ منەوە کردیە ڕاهبە هەموو شەوێ شەو نوێژێ دەکات دەڵێ گەریشت بە منە گەنا من واچە خواپەرستی دەکەم ئەنا بەتاڵون وأنتم بەتاڵون کورەومە بێ ئیشین بابە وەڵا شتێکێ لۆ قیامەت ئینسان نەتوانی زەخیرە کۆکاتەوە لۆی بەڕێزان ڕێگەکانی گوناح بپچڕێنن لای بدەن إن الله كان عليكم رقيبا رب العالمين ئاگای لە ئێمەیە مطلع بەسەر ئێمەدا ئێمە دەبین لەو ڕێگایانەوە بەڕاستی وا بکەین ئەوانە بپچڕێنین ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس هەمووی بەدەستی خەڵکە تەماشا ئاەتەکە کە نەستەن وار پێت دەڵێ خراپەن لە هەموو جێگایەکە بڕاوبووە لە بەڕ و لە بەحردا بما كسبت أيدي الناس ئەو دوو دەستەی ئینسان دەیکا هەلۆیە ڕۆژی قیامەت چ لەو دوو دەستە دەکەی يوم يعض الظالم على يديه ويقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا يا ويلتى ليتني لم أتخذ فلانا خليلا هەردوو دەستەکەی خۆی دەگەزی لە ڕۆژی قیامەت خوای گەورە فەرمێ یعنی نەک پەنجەیەک ئینسان لە دنیا زەرەرێکەکە یەک پەنجەی دەگەزی خوای گەورە فەرمێ يعض الظالم على يديه هەردە پەنجەی دەباتە ناو دەوی ئەوجە دەیگەزی ئەوەندە پەشیمان دەبتەوە بەڵام ئایا پەشیمانی دادی ئەو ئینسانەدا پەشیمانی دادی ئەو ئینسانە نادا نوقتەیەکی تر بەڕێزان وەکو ئامۆژگاری پێتان دەرێم قەت مەبن بە بەربەست ئەگەر کوڕێک گەنجی ویستی ئافرەتێک بینی کە گونجاو یا ئافرەتێک ویستی شوو بکە گوناحتان نەگاتێ ڕۆژی قیامەت هەیە ئەو هەموو ئافرەتە کە ماوەتەوە سەبەبکار جاری وا هەیە گەورەی ماڵەکەیە تەماشای کە چی لە هەمووان گەورەترە و لە هەمووان مانعترە لەبەر سەبەبێک لەبەر شتێکی بەسیط یەکسەر ڕەفزیەکە عینادەکە کە لە ڕەقی دەکا قبول ناکەم سەبەبێکت لە دەست نییە لۆ ئەوەندە ئینسانێکی ئینکاریە و گوناحە